سەرۆک ترامپ لە ڕۆژانەی ڕابردوودا بریارێکی لەبارەی کوردەوە لە ڕۆژاوا وەرگرت لەوانەیە هەتاوەکو پەڵەیەک و لاپەرەیەکی ڕەش لە میژووی سەرۆکایەتەکەیدا و ژیانی ڕامیاریدا بمێنێت کە وەکو دەوترێ لە وتوێژێکی تەلیفۆنیدا لەگەڵ ئەردوگان کوردی بە ئەردوگان هەرزان فرۆش کرد. لە مێژوودا کەم بووە میدیاکانی جیهان بەم شێوە لە کورد بەرگری بکەن و دژ بەو ڕێکەوتنامە ڕابوەستن. دکتۆر علی زەڵمی نووسە ڕۆشنبیر و کۆمەڵناس ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لە لەندەن لەگەڵماندایە. دکتۆر زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەڕامی ئەمڕۆمان. ئەردوگان لە ژێر فشارێکی زۆردایە چی لە ناوەوەی ئەمریکا یاخود لە دەرەوە. ئەم فشارانە ئەگەری چ جوورە کاریگەریکی هەیە لەسەر ئەردوگان و بریارەکانیدا؟ بەڵێ زۆر سپاس کاک جانی بۆم دەرفەتە ڕاستە فەرمی بێگومان ئەتوانین ئێمە بڵێن فشارەکان هەمەلایەنن و لانی کەم ئەمە فشارەکان ئەتوانی بە سیاسی بە دیبلۆماسی بە ئەکادیمی بە ئابووری ناوبەرین لانی کەم و زائیدەن توان بڵم دەڕووی کۆمەڵایەتی شۆ تەنانەت لەبەرەوە لە هەمووشی گرنگتر فشارەکان تەنها دەرەکی نین فشاری ناوەکیشن یعنی هەم لە ناوەوە ئەردۆگان لەژێر فشاردایە و هەم لە دەرەوەیش لە لای دنیا و جیهان لەژێر فشارایە بۆیە هەر بۆ نمونە ئێستا ئێمە دەزانین هەر ئێوارە ئیمشەو ڕابردوو بەیاننامەی با بڵێن ئەو پەرلەمانی بەیاننامەی نوێنەرانی با بڵێن ئەمریکا و لەگەڵ هەنێ نوێنەرانی وڵاتانی ئەوروپی و فەڕەنسا و بەریتانیا و ئەڵمانیا پێکەوە بەیاننامەیەکیان دەرکردووە ئەمە شتێکی تازەیە مەسەلەن کە بە توندی ئیدانی ئەم مەسەلەیەکە ئەمە بۆ خۆی فشارێکە فشاری تر مەسەلەن ئەوەی کە ئەو چالاکیانەی کە ئێوە لە هەواڵەکە باستان کرد ئەمەل ئەحمەد و هاوڕەکانی لەگەڵ گرینس لەگەڵ با بڵێن ئەو سیناتۆرە ئەمریکانە کارەکەن پێکەوە ئەمانە هەمووی فشاری تر ئەو ئەکادمیانەی کە بە سەرۆکایەتیکی وەکو چۆمسکی و هاوڕەکانی برێن ئەینیۆ ئەوان کە پێکەوە هەمویان کار لەسەرەوەکەن یان بە کورتەکە ئەمە بڵێم لە دنیا ئیمڕۆ فشارێکی زۆری لەسەر ئەردوگان و لە ناو خۆشە چەند دەنگۆیەک هەیە کە تەنانەت بێژگە لە ناوچە کوردیەکان با بڵێن لە باکووری کوردستان لە شارەکانی وەکو ئەنکەرە و ئەستەمبولیش دەنگۆ هەیە کە پرۆتێست و ناڕەزایی هەیە بەڵام میدیای ئەمریکی میدیای ببوورە تورکیا خۆی نایەڵێ با بڵێن تورکیا نایەڵێ ئەم دەنگانە بێنە دەرەوە چووکە شەرمەزاریە بووی. دکتۆر کاتمازانێ زۆر کەمە میدیاکانی جیهان لەم کەیسەدا بێوێنە پشتیوانی لە کوردەکان تا چەند ئەم جۆرە کاردانەوە لە میدیاکاندا دەتوانێت فشارێک لەسەر ترامپ و ئەردوگان و بیرۆڕای جیهانیدا دروست بکات و ئاراستەکان بگۆڕن. بەڵێ بەڕای من کاک جانی ئەم گۆڕانکاریەکان ئێمە ناتوانین بڵێن زۆر فیزیکین و ئەمە ڕوئەدا لە خلالی شەو و ڕۆژەکە و بە هەرچەند بەداخەوە ئێمە کاتە ژمێرین چونکە ئیمشەو بڵێن حەوت بە کاتژمێری گرینویچ بریتانیا و دە بە کاتژمێری با بڵێن داخۆ ئەو ئاگربەستە کۆتایی بێت بەڵام کاریگەریەکان زۆرن کاریگەریەکان معنەوین ئەوەی کە من ئەمێ لێرە تۆزە جەختی لەسەر بکەم وەگەر ئیجازەم بی کە مەسەلەیەکی زۆر گرنگە کە ئەوش ئەوەیە ئەم کاریگەریانە لانی کەم قۆناغێکی گەورەی تازەی دروست کردووە لە کەیسی کوردیا بەگشتی. ئێمە پێشتر هەمیشە وەکو قوربانی ناسراوین لە دنیا ئێمە هەمیشە وەکو کەسێکی قوربانی لێکراوە لە ڕووی ئینسانیەوە با بڵێن سۆز و هەستی وڵاتان بۆمان باش. دکتۆر زۆرجە نێرانی کورد ئاینیان بەکارهێناوە دژ بەگەلی کورد وەکو ئامرازی دژ بە کوردیان هێناوە. ئەوە باس لە خۆمێنی و ڕێبەرانی ئیسلامی دەکرێت و هەروەها لە ئەنفارەکە سەدام حوسێن و ئەمڕۆژ حەمدولاکەی ئەردوگان و گوایە کورد زەردشتیان. ئایا ملەتانی ئەو ناوشانە ئەوەندە لە ئاین تێگەیشتون کە ئەگەر ڕەواش نەبی ئەمادە بن میلەتێکی تر قڕ بکەن؟ ڕاستەکەی ئێستا وەڵامی پرسیارتێمە زۆر بەپەلە کەواتە ئێمە قۆناغی جەنگاوەرمان تێپەڕانەوە قۆناغی ئەوەی کە قوربانی بوون تێمە پڕانە ئێمە قۆناغی ئەکتەرین. ئێستا ئێمە لە شانۆی جیهانیە ڕۆژاوە ئەکتەرەکە رووسیا لەگەڵ دانیشە هەموو دنیا ئەمریکا لەگەڵ دانیشە مناقەشەیە لە ناو سیناتۆرەکانی ئەمریکا. ئەمە ئەو ویستەوە ئەو بڵم ئەو قۆناغێکی تازەیە بەنسبەت کەسی بە نسبەتی ئاینەوە هوشیاریەک دروست بووە. ئێستا زۆر خۆشحاڵم من بە هۆشیاری لە ناو زانایانی ئاینی کووردا و لە ناو
ناو تەواوی خەڵکی مسلمانی کووردا کە ئەوش ئەوەیە جۆرێک لە هۆشایی دروست بکە بۆچی تورک دین بەکارێنێ بۆ قەزیە ناسیۆنالیستی خۆی بۆچی فارس بەکارێنێ بە درێژایی مێژوو فاتمیەکان و باڵێ سەفەویەکان ئەمەیان بەکارهێناوە بۆ خەریکە مەلاکانی کورد فێری ئەوە بن کە بڵێن ئێمەش دین بەکارێن بۆ مۆزوعی کێشەی خۆمان ئێمە زوڵم کراین بە پێی ئاینیش بێ ئەمە زوڵمان لێکراین کەواتە ئەردوگان درۆکە دین بەکارهێنێ بۆ بەڵێ دکتۆر علی زەرمین و سەر و ڕۆناک بیر زۆر سپاس و بەشداریکردن لە بەرنامەیە زۆر سپاس